بەڵای عزیزان بەردەوام دەبین لە تەوەری دووەمی گفتوگۆکانمانە باسەوە دەکەین کە جەنگی رووسیا و ئۆکراین لە زۆرەوە کاریگەری لەسەر ئابووری و سیاسی لەسەر ئاستی گیان بەگشتی و ئەگەر بەریتانیا بە نمونە وەربگرین دروست کردووە لەم ڕوانگەوە دەمانوێت بپرسین ئایا ئەم جەنگە تا چەند کاریگەری لەسەر پێشەلکاریەکانی مافی مرۆڤ بووە و لێکەوتەکانی لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان لە ڕووی دابینکردنی پێداویستیا سەرەکیەکانی ژیانچی بۆ لەم نێوەندەشدا ڕەوشی پەنابەران بە هۆکاری جەنگ و نائارامی و سەقامگیری ئابووری لە جیهاندا پرسێکی دیکەی تەوەرەکەی ئەمڕۆمان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز بڕیار عەبدوڕەحمان کە بەڕێزیان شارەزان لە مافی مرۆڤ و چالەکوانی سیاسی. کاک بڕیار سپاس بۆ ئامادەبوونت کە لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیا لەگەڵمان دەبیت. دەستپێکی پرسیارەکانم دەماوێت لەو بەشەوە دەست پێکەم لە ئێستادا جەنگی رووسیا و ئۆکراین هەروەک ڕوونە کاریگەری زۆری لەسەر بەشێکی زۆر لا سێکتەرەکانی ژیان دروست کردو لە نێوەیشتیا مەسلەی وزە و لایانی ئابوووریە خوێندنەوەی بەڕێستان لەمڕۆ چیە و کاریگەریەکانی بە دیاریکراوی ئەوەی بە دوواداچوونتان بۆ کردووە چین؟ بەیانی بینەرانیەوە باش جەنگی ئۆکرانیا تەبعاً جەنگێکی کوردمەودانیە جەنگێکە درێژ زیانەکەشی کارە بە درێژ مەودایی ئەمێنەوانێ زیانمەندی یەکەم لەم جەنگەیە جگە لە خودی ئۆکرانیا کە پاوەنی جەنگەکە و جەنگەکە لە خاکەکەی کرێ ئەوروپایە ئەوروپا لە ڕووی داراییەوە زەربەیەکی گەورەی بەرکەوتووە کە ئەکرێ بە چەندین ساڵێتەوە ئەمەی ئێستا لە ئەوروپا بسەرێ هەڵاوسانێکی زۆرە تێکچوونی بازاڕێکی زۆرە دابەزینی بەهای دراوی یۆرۆیە کە دراوێکی یەکگرتووی ئەوروپیا و بە ئاسانی بەرز ناکرێتەوە نرخەکەی تێکشکانێکی گەورەی بەخۆی بینیوە بە دڵنیاییەوە کاریگەری زۆری هەبوو جەنگەکە کاریگەری هەرە دیاریکراوی جەنگەکە لەسەر ئەوروپا بابەتی وزەیە بابەتی گازی رووسیا کە ئەوروپا بە تەواوەتی پشتی بەم گازە بەستۆ بۆ گەرمکردنەوەی وڵاتەکانی و ئەم جەنگە ئەبێ کۆتایی بێبەر لە گەیشتن بە زستانێکی سارد و سڕی ئەوروپی کە ئێستا چاوەڕێی خەڵکی ئەوروپاکە ئێستا لەم کلەی هاوینەیە بە نمونە وەریگرین ئێستا ناوەڕاستی هاوینە و هەموو جیهانگەرمە و دارستانەکانی ئیسپانیا ئاگریان گرتووە لە فەڕەنسا شەر بە هەمان شێو لەبەر بەرزبوونەوەی پلەی گەرما دارستانەکان ئاگری گرتووە رووسیا بۆ ماوەی دە ڕۆژ گازی گرتووەتەوە تەنها بۆری دەستینی دوو بە ناوی نۆژەنکردنەوە بۆ ماوەی دە ڕۆژ لیترێک گاز لە ئەوروپا 4 جار بەرز بۆتەوە لە ئاستی ئاسایی خۆی. باشە کاک بڕیار سەرەتای قسەکان باس لەوە کرد کە جەنگی رووسیا و ئۆکراین درێژەی دەبێت و لە هەمان کاتیشدا ئێستا ئەو کاریگەری کە لە جیهاندا بە هۆکاری ئەو جەنگەوە دروست بەوە تایبەتی لە ڕووی وزەوە بێگومان لەگەڵ بەردەوامی جەنگەکە درێژەی دەبێت بە شێوەیەکی گشتی بیرکردنەوە بۆ دەربازبوون لەم با بڵێن قەیرانەی کە ڕوو بەڕووی جیهان بۆتەوە بە تایبەتتر لە ئەوروپا هەنگاوەکان چی بوون؟ هەنگاوی جدی ئەوەیە کە ئەوروپا سەرقاڵی ڕێککەوتنە لەگەڵ رووسیا ئەوروپا ئێکێتی ئەوروپا سەرقاڵیەوەیە کە لەگەڵ رووسیا دانوستان بگە بگەنە ئەو ڕێککەوتنی کە ئیتر ئەم جەنگە کۆتایی بێجا چی بە زیانی ئۆکرانیا بەیان بە قازانجی بێت سەرۆگۆزیرانی دەست لە کار کێشاوی بەریتانیا بۆریس جۆنسن بەڕوونی مانگێک لەمەوبەر ئەوەی وتی من زۆرە ترسم لەژێر فشاری یەکێتی ئەوروپا ئۆکرانیا ڕێککەوتنێک کات کە زیانی بێت بە دڵنیای کاتێک ئەو قسەیاکات ئەزانێت کە ڕێککەوتنێک کراوە و یان بەتەمای ڕێککەوتنێک لەسەر ڕێککەوتنێک کرا و بەژۆندی ئۆکرانیانە بێت بە دەستەوەدانی بەشێک لە خاکەکەیەتی ئەگەرنا درێژە کێشانی ئەم جەنگە رووسیا چەنە زیانەکە ئێکشێتی ئەوروپا دوو بەرامبەر زیانەکانی هەر لە ئەوروپاشاناوە سنگەیشتۆتە ئەفریقا هەندێک وڵاتی ئەفریقیەسا بەوەی نەمانی دانەوێڵەوە ئەناڵەنن چونکە ئۆکرانیا بیرمان نەچێت جگە لەوەی کە رووسیا ئێستا زەخێکی زۆر لە هەموو جیهان و لە ئەوروپا بە تایبەتیەکە لە ڕووسەوە لە ڕووی دانەوێڵەوە ئۆکرانیاش هەمان کاریگەری وزەی هەبووە ئۆکرانیا سەبەتەی خۆراکی ئەوروپا بۆ بەتاوەتی وە بەشێک لە ئەفریقا بووە ئەو وڵاتانی کڕیاری تەواوەتی دانەوێڵەی ئۆکرانی بوون و لە هیچ وڵاتێکی تر هاودەی ناکەن ئێستا ڕوبەڕووی قەیرانی گەورەی دانەوێڵە بوونەتەوە یەکێک لەوانە تونسا کە زۆری نەماوە بە هەمان شێوەی وڵاتی پێشخۆی ماکوچبوونی خۆی ڕابگەێنێت بەهۆی نەمانی دانەوێڵەوە لە وڵاتەکەی بەهۆی ئەو 22 میلیۆن تەنەی لە بەندەرەکانی
ئۆکرانیا و بەرهەمی چەند مانگێکە گیری خواردو چکێسا 22 میلیۆن تن تەنها لە یەک بەندەری ئۆکرانیا گەنم گیری خواردووە کە تەنها بەرهەمی چەند مانگێکە بەرهەمی ساڵی ئۆکرانی نییە کەواتە بەڵێ چەندێک زیانی هەبووە لە ڕووی سوتەمەنیەوە چەند بەرامبەر لە ڕووی خۆراکەوە بۆ هەموو ژیان ئەم زیانەیە بێت و یەکێکی ژەوانی زیانەکەی بەرەکەوێ وڵاتی عێراق بێ گومان چونکە هاوردەکارێکی سەرەکی بوو لە گەنمی ئۆکرانی پێش باشە کاک بڕیار لێستادا بەڕێستان لە بەریتانیا نەگەر لە وڵاتانی ئەوروپا و بە دیاریکراوی وەکو نمونەیەک بەریتانیا وەربگرین کاریگەریەکانی لە چیدا چڕ بۆتەوانێ هەم لە ڕووی ئابوووریە و هەم لە ڕووی دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیانی هاوڵاتیان بەنسبەت بەریتانیاوە تەوان بەریتانیا هەمیشە سەرخۆکی ئەوروپا بۆ لە پێشخەری و بۆ چوون و پێشنیاری گۆشتەکان کاتێک بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیابەوە برێگزێتی جێبە بەڵێ دیارە میوانەکەمان لە ئێستادا کێشەی هەیە کاک بڕیار ئەگەر ئێستا گوێبیستی دەنگی من بیت ئەتوانی لە ڕوونکردنەوەکانت بەردەوام بیفەرموو باسمان لەوە کرد کە بەریتانیا پێشتریش هەر بەم جۆرە بووە لە بیرکردنەوەکانیان لە بۆچوونەکانیان گۆشتەکان چەند ساڵێک لە پێش وڵاتانی تری ئەوروپاوە بووە بەم برێگزتەی کە بەریتانیا جێبەجێ کرد چەند ساڵێک لەمەوبەر لە یەکێتی ئەوروپا جیابەوە ئەوروپیەکان پێیان وا بوو بەریتانیا زیانێکی گەورەی کردووە ئێستا کاریگەری و ئفێکتاتەکانی دەرکەوتووە کە بەریتانیا بۆ چوونێکی باشی هەبوو بۆی کە لە یەکێتی ئەوروپا جیابەوە ئەو کاتە کاریگەری جنگەکە لەسەر بەریتانیا تا ڕادەیە کەمترە بۆ پێی بەریتانیا تەنها لە سەدا چواری گازەکەی لە رووسیا و هاورداکە سەرچاوی پەیداکردنی وزەی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست و هەندێکیشی لە نەرویژۆ هاورداکات کەواتە کەمترین کاریگەری لە ڕووی وزەوە وزەی ڕاستە و خۆ گەرمکردنەوە ئەکاتە سەر بەریتانیا بەڵام ئەمە نەبووتە هۆی داڕۆزانی نرخەکان بەڵکو ئێستا نرخێک گاز بە 2 پاوەندە لە بەریتانیا بە شێوەیەکی نۆرماڵ بە 2 پاوەندە واتە 3500 دیناری عێراقی کەواتە کاریگەری کردوتە سەر بەریتانیاش لە ڕووی خۆراک و ئاسایشتی خۆراک و بەریتانیا تەبعاً وڵاتێکی گەورەیە و هاودەکارێکی گەورەی خۆراکەوە سنووکی پشتیوانی هەیە کاتێک سنووکی پشتیوانی هەیە ئەتوانێت لە هەموو بارودۆخێکا بەکاری بێنێ وەکوی بینیمان لە پاندانە میتی لە داونی کۆرۆنایە کاتێک دوکان و بازاڕەکانی هەموو جیهان بازرگانیەکانی هەموو جیانوەسان بەریتانیا تاکە وڵات بوو سنووقی پشتیوانی خێرای بەکارهێنا و ئەوەندەی کە خەڵک لە شوێنی کارەکەی خۆی پارە و بژێوی پیاکرد ڕێک بە و ئەندازەیە پارەی پێدا و لە ماڵی شۆ داینابوون کەواتە نەیهێشت ئابووری بەریتانیا پاشەکشەکە لە کۆرۆنایە و بۆ ئەم بابەتەش بە هەمان شێوە سنووقی پشتیوانی خێرای خستۆتەکار یەکی ئەم مانگە کە تێپەڕیەکی حەوت ئەو ماڵانی کە دەستیان کردووە لە هەموو بەریتانیا و پارەیەکی مەحدود پیاکەن بڕی 350 پاوەندیان وەرگتووە و لە مانگی نۆدا دیسان 350 پاوەنی تر هەموو ئەو ماڵانی کە داراییان لاوازە وەری ئەگرنەوانێ بۆ دانی پارەی کارەبا و ئاو و خاز و کڕینی هەندێک لە خۆراکە سەرەکیەکان کەواتە کرێ بڵین کاریگەری جەنگەکە لەسەر بەریتانیا لە هەموو ئەوروپا کەمتر بووە بەڵێ کاریگەریەکی کەمی لەسەر بەریتانیا داناوە بەهۆی و ئابووریە سەر بەخۆی براوە سەر بەخۆی کە هەیەی باشە کاک بڕیار دیارە لە جەنگی رووسیا و ئوکراینجگە لە کاریگەری ئابوووریەکانیش بابەتێکی دیکە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بووە ئەم جەنگە تا چەندە هۆکار بۆ بوو ئەوەی کە لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بە هۆکاری ناستەقامگیری باری ئابووری هەروەها بە هۆکاری کۆچکردن پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ ئەنجام بدرێت بیرمان نەچێت ئەمەی کە ئێستا گوزەرێ بەڕاستی شتێکی خۆش نییە و جەنگە لە جەنگی شا پێشێلکردنی مافی مرۆڤ و پێشێلکردنی ئازادیەکان و تەنانەت کوشتنی خەڵکیش ئەبێتە شتێکی ئاسایی ئێستەوەی بینین لە ڕۆژانە لە ئۆکرانیا لە زانکۆکان بۆ دومانەکرێن نەخۆشخانەکان بۆ دومانەکرێن تەنانەت نەخۆشخانەی مناڵان بۆ دومانکرا لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەداخۆ هیچ پیاوێکی تیانە بوو ئەوەی مرد هەمووی مناڵی ساوای تازە لە دایکبوو بوو لەگەڵ دایکەکان جەنگ ڕەحمیتیانە جەنگ میهرەبانی تا بەکار نایێت کاتێک دەڵێن جەنگە پێگومان پێشێلکاری کراوە بۆی ئەم جەنگە ڕوویداوە یعنی ئەگە پێشێلکاری مافی مرۆڤ ڕوو نەداد لەسەر خوێنی مرۆڤەکان نەبێت جەنگەکە درێژە ناکێشێت بۆیە ئەمەی ڕۆداد
بە دڵنیایی و کارەساتە بۆ هەموو جیهان و بە تایبەت بۆ ئەوروپا کە بەو شێوازە قبولیانە بە بەرچاویانەوە ڕۆژانە سەدان هاوڵاتی ئۆکرانی سڤیل ئەکوژرێن و لە ڕووی ئاوارەبوون و پەناهەندەی شۆ بە دڵنیایی و کاریگەری لەسەر هەموو ئەوروپا بووە بە جۆرێک بۆ کاریگەریەکەی کە ئێستا ئەوروپا لە ڕێگەی یۆنانەوانێ سنوورەکانی خۆی بەتاواتی داخستووە و نایهەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لێشاوێکی تری کۆچکردن یاخود ئەو کەمەکەمەی کە هەشە لە کۆچبەر ڕووکاتێکێتی ئەوروپا بەهۆی ئەو ژمارە زۆرە ئۆکرانیا کۆچبەری کە ئێستا لە ناو ئەوروپادا هەیە. ئۆکرانیەکان ئێستا بە نزیکەی 5 ملیۆنیان ئاوارەی وڵاتانی دراوسێ و ئەڵمانیا بوون بە تایبەتی چکە ئەڵمانیا وڵاتێکی گەورێ و داوای ئەوەی کردبوو کە ئەمان بەبێ هیچ پەردەیەک بەبێ هیچ وەرگرتنی بەڵگەنامەیەک مافیمانەوە دەن بە ئۆکرانیەکان و مافی کارکردنی و خوێندنیان پێبەخشن بە دڵنیایی و کاریگەری هەبوو و کۆچبەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مەزیانمەند بوون و ئۆکرانیەکان ئاکرێ بڵین لە جەنگەکە نا بەڵام لە بابەتی پەناهەندەیەکەیە پانزانجیان کرد و براوی یەکەم بوون و هەموو وڵاتانی ئەوروپا دەرگیان بۆشونێتە سەرپشت. باشە کاک بڕیار دیارە لەم ماوەی پێشووترا کۆمەڵێک بڕیار تایبەت بە پەنابەران دەرکرا ئەمە ناکرێتە هۆکاری ئەوەی کە لێستادا ببوونی جەنگی رووسیا و ئۆکراین زۆرێک لە هاوڵاتیان لە وڵاتەکانی خۆیان بۆی ناستەقامگیری ئابوووریەوە و لە دایانوێ ناوچەکانی خۆیان بەجێ بێڵن و ڕووبکەنە شوێنێکی ئارامتر ئەوەی کە ناوچەکان جێڵە زۆرینەی ئەوانن کە پێشتر پەناهەندەی چوونەتەوە شوێنە ئێستا ئۆکرانیەکان ئەگەر ببینین ڕۆژانە ئەگەڕنەوە بۆ وڵاتیان پێشتر جەنگ بەردەوامە گەڕنەوە ناوچە ئارامەکان کەواتە کرێ بڵین ئەوەی کە کۆجەکان لە شوێنێک و بۆ شوێنێک هەر و کەسەوە کە پێشتر بەڕاستی جارێکی تر کۆچی کردو ئێستا ژیانی لەو شوێنە تا ڕادێک لێ قورس بووە بەهۆی گرانی بازاڕەوە بەهۆی ئەوە کە شتەکان وەکو جاران بووی بەردەست نییە ڕێکخراوەکان وەکو جاران بە ئەمان ڕناگەن خزمەتی تەواویان ناکەن شتەکان ناخەنە بەردەستیان خواردن و جلوبەرگی ڕەنگە وەکو پێویست وەکو کەشتر بۆ دابینەکە بێ بیر لەواکەنەوە لێوە کۆچکەن بۆ شوێنێکی تر لە ئێستادا ناوچەی ئارامی کۆچکردن لە ئەوروپایە بە تقریبن بە ئاراستی بەریتانیا بەڵێ بەریتانیاش هەر بۆهۆی ئەو بۆ هۆیە بوو کە چەند بڕیارێکی دەرکرد و توانی ئەو لێشاوە کۆچبەرانی کە لە ئەوروپاوە وردە خەریب و دووسە بوو بەرەو بەریتانیا ڕای بگرێت و تەنانەت ئینزاریدا بە ئۆکرانیەکانیش وەزارەتی ناوخۆی بەریتانیا هۆم ئۆفیس ڕایگەیاند بەڵێ ئۆکرانیەکانیش شمولی ئەواکەن ئەگە بە ناسایی بێنە بەریتانیا و ئێمە بیانێرین بۆ ڕواندا کەواتە عازیە بە هەموو ئەوروپیەکان کە نابێت بە ڕێگەی نایاسایی بێنە بەریتانیا بەڵێ بەریتانیا بە دڵنیاییەوە لەبەرەوەی تا ڕادێک لە جەنگەکە دوورە و سەقامگیرترە لە هەموو وڵاتەکان لە پاڵپشتی مادی بۆ خەڵکەکەی خۆی زیاترە ژیانی ئاسانتر کردووە هەموو کەسێک حەزەکات بچێتە شوێنێکی لەو شێوەیە و سەپۆرتێکی دایمی حکوومەتی هەبێ بۆی لە مەترسی برسێتی ڕزگاری بێت. باشە کاک بڕیار لەو نێو ئەم بڕیارانەدا پەنابەرانی کورد لە ڕووی ئەو بڕیارانی بە هۆکاری زۆری گەنج لە وڵاتانی ئەوروپا ڕوویانداوە زەرمەند بوون و یان با بڵین بە دیاریکراوی ئەو زەرەرەی کە یاخود ئەو زیانەی بەر پەنابەرە کوردەکان دەکەوێت چین تەنها زیانێک کە لە ئێستا بەر پەنابەرە کوردەکانەکەوێت ئەوەیە کە بەڕاستی بە درێنگی دۆسیەکانیان یەکلایە بێتەوە چەندین کەسێ ماڵی ساڵ و نیوە کە لە وتێل هێڵدراوەتەوە واتە ماڵی پێ نەدراوە بەهۆی ئەو زەختە زۆرۆکە لەسەر حکوومەتی بەریتانی هەیە ئەو ژمارە زۆری لە کۆچ بەناو ڕویان تێکردووە لە ئێستاشە بەهۆی ئەو ژمارە زۆری ئۆکرانی و کە ڕویان کردوتە بەریتانیا بە شێوەیەکی ڕسمی بەریتانیا ژمارەیەکی دەیان هەزاری لێوەرگرتوون کاروباری هەموو کۆچبەران بە گشتی دواکەوێت تەنها زیانی بۆ پەنابەرە کورد و عێراقیەکانەوە بۆ کە بەڕاستی کارەکانیان دواکەوێت بە نمونە لەوانەی جاران یەکێک ویسە هاوسەری بێنێت لە هەرێمی کوردستانەوە بۆ بەریتانیا ئەیتوانی لە ماوەی 6 مانگان کارە بکات بەڵام ئێستا درێژ کراوەتەوە بۆ ساڵ و نیوەک و زۆربەی مامەڵەکانی ئاگادارەکرێنەوە لە ساڵ و نیوەکەیاڵەن لە ئێستا بەردەست نییە و ڕەنگە تەخیرتر ببێت دواتە ئەو زیانی کە داوێتی لە پەنابەرانی کورد و عێراقی ئەوەیە کە بەڕاستی مامەڵەکانیان دواکەوێت ئەگەرنا لە ڕووی یاساییەوە بەربەستێکی دروست نەکردو بڵێ لەبەرەوەی پەنابەری ئۆکرانی هەیە ئێمە مافی پەنابەری ناین بە ئەفغانیان ناین بە عێراقییان بەکتر تەنها ئەوەیە کە بەریتانیا لە لێشاوی گەورەی کۆچبەران تەعاملکردن لەگەڵی بەڕاستی خۆشحاڵ نییە و هەر چۆنێک بێ ئێوە ڕێگریوە دروستە بۆ ئەم بابەتە یەکێکیش لە چارەسەرەکان کە پێشتر
ئەو حکوومەتی کە هەڵوەشایەوە ئەوە بوو وتی ئێمە ڕێککەوتنێگەکەین و هەندێک لە پەنابەرەکانە نێرینە ئەفریقا و نێرینە وڵاتی ڕۆندا لە 4500 ماڵ لە وڵاتی بەریتانیاوە دادگای مافی مرۆڤی ئەوروپی لە کۆتا کاتژمێرەکانی گەشتی فڕۆکەکە ڕێگری کرد لەوەی کە بەڕاستی ئەمە کارە ساتە و نابێ ڕووبە. بەڵێ زۆر سپاس بۆ بڕیار عەبدولڕەحمان کە بەڕێزیانک و شارەزای مافی مرۆڤ و چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیاوە لەگەڵمان بوون. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.